سەرۆکی ئەمریکا داکۆچی دەکات لە بڕیاری کشانەوە لە ئەفغانستان. لە عێراق و هەرێمی کوردستانیش نیگەرانی هەن هەمان چارەنووسی ئەفغانستانیان هەبێ ئەگەر ئەمریکا بکشێتەوە. لە شاری دیاربەکر هەروە دێ و پەتای کۆڕۆنا زیاتر بڵاو دەبێتەوە. خۆشهاتنەوە بۆ کورد کۆنێکشن لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە و ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون. سلااو و ڕێزین من ساڵح دەمی جەرجی بۆ بینەرن هێژا ئیرۆ سێشەمە هەفتێ تەباغا 2021 ئەم بە پێشکەترین داوی لە ئەفغانستانê دەست پێ دیکن. کابل ئیرۆ سێشەمێ ئارامە دێ دەمەکێدا کو تالیبانê لێبورینeke گشتî لە سەرانسەری ئەفغانستانê رagihand û bang li jinan kir ku tevlî hikûmetê bin. Talibanê hewl dide ku rewş li Kabula paytext aram bibe piştî rojekê ji tevliheviyeke tund li firokxaneya bajêr ku xelkê hewl da ji destelatdariya tevgerê birevin. Axaftina endamê Komisyona Rewşenbîriya Talibanê İmanullah Samangarî ew yekem axaftina federaliya Talibanê ye li seranserî welêt piştî êrişa we ya ji nişka valdijî hikûmetê. Dê demekê de ku ti raport li dor zêdegavî yan şer li Kabulê nebûn, gelek rûniştvan di nava tirsê de li malên xweman Talibanê zindan kontrol kirin, girtî hatin berdan û embarên çekan hatin dizîn. Nerînên İslamiyên tund yên Talibanê bi bîra nifşê mezin tê û çawa Talibanê di dema destelatdariya xwe de berî destêwerdana Amerîka destên xelkê jê dikirin û sêdarekirinên aşkere pêk danîn. سەرۆکی ئەمریکا لۆمەی کەوتنی شاری کابل پایتەختی ئەفغانستان لە ئەستۆی شکستی فەرمانڕەوایان و دەسەڵاتدارانی ئەو وڵاتە دەنێت و ئەوەش بە هەڵە دەزانێت فرمان بدرێ بە لەشکری ئەمریکا شەڕ بکا لە کاتێکدا هێزە ئاسایشیەکانی ئەفغانستان خۆیان شەڕ ناکەن. جۆ بایدن لە وتارەکەی ڕۆژی دووشەمەیدا داکۆچی لە بڕیاری بەڕێوەبەرایەتیەکەی کرد بۆ کشانەوە لە ئەفغانستان و دەشڵێ 20 ساڵ پشتیوانی لە هێزە ئاسایشیەکانی ئەفغانستان کراوە، بەڵام ئەو هێزانە نەیانتوانی ببنە هێزێک تا وڵاتەکەی خۆیان بپارێزن. ئەمریکا کۆتایی بە درێژخایەنترین شەڕی خۆی هێنا لە نێوەندی نیگەرانی و بێسەروبەریەکی زۆردا لە ئەفغانستان و هاوکاتی دەست بە سەرداگرتنی ئەو وڵاتە بە شەڕوێران بووە لەلایەن تالیبانەوە. وێ ڕایەمانەش کۆشکەی سپی سوورە لەسەر بڕیارەکەی خۆی بۆ کشانەوە لە ئەفغانستان. ئەرکی ئێمە لە ئەفغانستان هەرگیز بۆ دروستکردنی وڵات نەبوو، هەرگیز بۆ پێکهێنانی دیموکراسیەتێکی یەکگرتووی نێوەندی نەبوو. تەنها بەرژەوەندی گرنگی نیشتیمانی ئێمە لە ئەفغانستاندا ڕێگەگرتن بوو لەوەی هێرشی تەرۆرکاری بکرێتە سەرخاکی ئەمریکا. هەمیشەش هەر ئەوە بووە. چەندان ساڵا قسەم لەسەر ئەوەیە کە پێویستە ئەرکەکەمان ڕێک و ڕەوان بەرەنگاربوونەوەی تەرۆریزم بێت، نەک بەرەنگاربوونەوەی یاخیبوون و دروستکردنی وڵات. سەرۆکی ئەمریکا داکۆچی لە بڕیاری کشانەوە دەکات لە ئەفغانستان و جەختیش دەکاتەوە لەوەی ئەو ئامانجانەی هەبوون بەدی هاتوون. نزیکەی 20 ساڵ لەمەوە بەرچووین ئەفغانستانەوە ئامانجەکانیشمان ڕوون و ئاشکرا بوون لە ناوبردنی ئەوانەی ڕۆژی 11 سپتەمبری 2001 هێرشیان کردە سەرمان و دڵنیابوون لەوەی ئەلقاعیدە ناتوانێت ئەفغانستان وەک بنکەیەک بەکاربێنێت تا هێرش بکاتە سەرمان. ئەوەمان کرد. بە شێوەیەکی بەرچاو ئەلقاعیدەمان وێران کردووە لە ئەفغانستان. هەرگیز دەستبەرداری دەستگیرکردنی بنلادن نەبووین و لە ناویشمان برد. ئەوە 10 ساڵ لەمەوبەر بوو. لە وتارەکەیدا سەرۆک بایدن ئاماژەشی بەوە کرد پەرەسەندنەکانی چەند ڕۆژی ڕابردووی ئەفغانستان بەلایەوە پێشبینی نەکراو بوون. ئەمەش ڕەخنەی کۆماریەکان و هەندێکیش لە دیموکراتەکانی بەدواداهات. لەسەر ئاستی نێونەتەوەیش ڕەخنە گیراوە لەم بڕیارەی کشانەوەی ئەمریکا لە ئەفغانستان، بەڵام واشنگتن ڕاو وەڵامی خۆی هەیە.
هەر وڵاتێک لە کۆمەڵگەی نێونەتەوەیدا بڕوایان بەوەیە کە دەتوانن یان دەیانەوێت بەشداریان هەبێت لە ئایندەی ئەفغانستاندا ئەوە ئێمە داوایان لێ دەکەین و هانیان دەدەین ئەو کارە بکەن کە بەرەنجامێکی باشتری دەبێت بۆ گەلی ئەفغانستان و یارمەتی ئێمەش بدەن بۆ بەردەوامیدان بە ڕێبازی چارەسەریەکی سیاسیانەی وتوێژ لەسەر کراو. هەردەست بەجەیە کە تالیبان گەیشتە دەواازەکانی کابوڵی پایتەختی ئەفغانستان حکوومەتی وڵاتەکە لەبەر یەک هەڵوەشایەوە و ئەشرەف غەنی سەرۆکی ئەفغانستان پشت لەگەلی ئەفغانستان و ڕوو لە تاجیکستان وڵاتەکەی جێهێشت. ئێستا ئەم وڵاتە لە بەردەم پرۆسی پێکێنانی حکوومەتێکی نوێدایە و ئەگەرەکانیش بۆ ئاڕاستەیەدان تالیبان ئەو حکوومەتە پێک بێنێ بەبێ ئەوەی گوێ بداتە ڕەوایی ئەو حکوومەتە نوێیە. ئێمە هیچ نیگەرانیەکمان نییە چونکە گەلی ئەفغانستان پشتیوانمانە لەبەر ئەوەش ڕەوایی و دان پێدانان مافی خۆمانە ئەگەر کەسێک یان لایەنێکیش گوێ نەداتە خواستی گەلی ئەفغانستان ئەوە بە ئارزووی خۆیە بەڵام پێم وایە ئەوەش ڕەوان نییە ئاواها بکرێت. تالیبان لە ساڵی 1996ەوە تا 2001 فەرمانڕەوای ئەفغانستان بووە. ئەو 5 ساڵەش بۆ زۆربەی خەڵک لەو وڵاتەدا 5 ساڵی گەڕانەوە و پاشەکشە بووە لە هەموو بەهاکان. کاتێک دەبینم لەسەر لێوارەکانی لە دەستدانی هەموو شتێک داین بەڕاستی بیڵم هەموو هیوایەکم لە دەستدا. دەمەوێت و هەوڵ دەدەم لەگەڵ هاوڕەکانمدا پێکەوە بین و قسە لەسەر ئایندەی خۆمان بکەین تا هەر کەسێکمان بەبێوەیی دەرباز بوو لەم ڕەوشە ئەوە پلانەکانمان جێبەجێ بکات. تەنانەت داوای گەردنازاییشم لە هەندێک لە هاوڕەکانم کردووە چونکە بە هاتنی تالیبان هیچ یەکێک لە ئێمە ڕزگاری نابێت دەزانم هەمومان دەکوژرین. سەرۆکی ئەمریکا لە وتارەکەیدا جەختی کردەوە لە پشتیوانی گەلی ئەفغانستان و هەروەها قسەکردنیش لەسەر مافە بنچینەیەکانی گەلی ئەفغانستان و بە تایبەتیش ژنان و کچان و دەشڵێت ئەم ئەرکەی لەشکری ئەمریکا لە ئێستادا جودایە لەو ئەرکەمرۆیانەی تری ئەمریکا داکۆچی لێ دەکات. هاوکاتی ئەو کشانەوەیەمان بەڕوونی و باشکرایی بە تاڵبان دەڵێن ئەگەر هێرش بکەنە سەر ئەمریکایەکان یان کار و ئەرکەکانمان تێک بدەن ئەوە گەڕانەوەی ئەمریکا خێرا دەبێت و وەڵامدانەوەش خێرا و بەهێزیش دەبێت و ئەگەر پێویستیش بکات ئەوە ئێمە داکۆکی لەگەلی خۆمان دەکەین. ئەم ئەرکە لەشکریەی ئێستامان کورتخایەن و فرەلایەن دەبێت و ئامانجەکەش گواستنەوەی کارمەندانی خۆمان و هاوپەیمانەکانمانە بە خێراترین کات. یەکێک لە هۆکارەکانی خۆڕانەگرتنی حکوومەتی ئەفغانستان لە بەردەم شاڵاوەکانی تالیباندا وەک سەرچاوە میدیایی و پسپۆڕانیش لە ئەمریکا ئاماژەی پێدەکەن ئەو گەندەڵیەیە کە بەشێکی بەرچاوی جومگەکانی فەرمانڕەوایەتی ئەفغانستانی گرتبووەوە. دەمەکێدا کو وڵات پێشبرکێکی دەنە ji بۆ دەرخستنا وڵاتیên xwayêje Efxanistanê wezîrên derveyên Yekîtiya Ewropî îro sêşemê kom dibin ji bo gotûbêjkirina ketina Efxanistanê bin destê tevgera Talîbanê. Her hal reaksiyonên ciyawaz derketin pêş li dor van pêvajiyên lezgîn li wî welatî. Ji bo şîrevekirina vê mijarê niha parêzer Abdullah İmam ji Almanya bi riya Skype bi me re ye. Dem baş Mamoste Abdullah, tu dibêjî xem û tirsa Ewropiyan bêhtir divê derbarê de çi ye? Dem başkekê Salih enha tirsa Ewropiyan di rojên pêşin de çawa kanibin hevwelatiyên xwe ji wê derê xelas bikin û bi selametî bigihînin Ewropa bigihînin welatên wan. Di var roncan da dewletê Ewropî û hemû dewletên cîhanê jî bi vê meseleyê de mijûlin yanî. Bes di rojên pêşîn de ên pêşa rojê de wê problemeke mezin nisbetî dewletên Ewropî çêbibe ji ber ku دبێ کو gelek yani wek dibê pêleke nuh ji koçberbûnê û ji daxwazê penaberbûnê çêbibe nisbetî Ewropa. Hûn zanin yani bêtirî yani koçên ku li cîhanê çêdibin berî xwe didine Ewropa çi ji Efrîqiya da çi ji devera Rojhilata Navîn da û her wiha ji Îranê û Efxanistanê de jî. û berê jî li Ewropa gelek yani bi hezaran ji Efxanistanê hene li Ewropa yani daxwaza penabertiyê kirine. Unzanin berî vê wextê Efganistan dihate hesibandin di nerîna Ewropiya da û di yasaya wan da û di siyaseta wan de jî dihate hesibandin wek dewletek aram. Ji ber vê daxwazên penabertiyê yani piraniya wan nedihatin qebûlkirin û kes xwediyên wa daxwazana dihatin vegerandin ji bo Efganistanê. û bi hezaran yani kes hene li çavereyê vegerandina wan Efganistanê dikin.
جبر به يعني نها قال لك دولت هنا لبان ملفين خوا لبان دوسيين خوا بغاريان سي دولتان ها او ملف سكن عندن وك المانيا ودنمارك وهولندا ها وانا يعني او وگراندنا وان د برنګ کې دمکی هاتیه سکناندن دولتنا دنجی ام دزانین که عبدالله ام دزانین کو اف خو بری د نوینا اوروپیان دا ورګرتنا پنابرم خو بری پرسکری که نتنیاهو یعنی د نو المانیا دمینی سروکی المانیا فرانک والتشتاین مار گوتبو کو اف تشتی کل فروخانه کابل دوه بوی شرمزاری جبو ولاتن روجاوا د عینی دمیدا انګلا مرکل روشکار المانی د بجا ام ناخوازن تجربه د 2015 و پیلا کوچبری جاره کدن دوباره بکن دبی ولاتن جیران افغانستان وان او بکن امجی پشتگیری اوان بکن اف یک چاوا ت یعنی پیکانی لسر عرضه يعني أبرك بريادنا بين جانب إنساني مروفاني دا وجانب سياسي دا تدي الويستا تروكي ألماني نزيك بوجه الويستا وزير بريطانيا بريطاني يعني دي إيشن دماكو هبولاتي كاسين سيفيل برنجي يعني تانا بيش مترسية كي لی داویه دوی سیاست بمشینن یعنی نه لپی هستین قی وک مروانی هرن دولت بیرنگی کار کن جبر وی از باور کم اف هست اف تشتین کوتینه دیار کرن تنه جبو رایا گشتی جبو بلکی ریک خستنین سیویل جبو وان وک نامنه تنشاندن و بلکی جدلی وان دجی اف هستانا وک مرو یعنی درد کردن لی داویه و سیاست وان نبیرنگی به سیاست وان وک مگوتی ته وقت تجي قوتي تشاوا او تجربات 2015 جاره قدين دوباره نبيش بركو او تجربات يعني بايش بو بالنسبه اوروبيان وحتى هاجي قال لك دولتي اوروبي هنا وقت بي باج او تجربه ددن وبويا وقت جرانيا كي لسر نتنه ابوريا وان دولتنا هروها لسر جواكا وان دولتان جي وبتايبتي قال لك حالات يعني قال كوتش بربون باتجاه اوروبا هنا وقال لك داخوازن پنابربونی جهان خودی انوانا دبنا مشکلات جواکیت هندری اروپا دا والسرفيجي اسپانم روبکم چاوا نمسا يعني بهتري دولت اندن دخوازه رشد به لسر هلويستا خيبره ودخوازه كسين افغاني وگرين افغانستان تفيكو ابروشا نوچه ويا چما جبر كد بري دو حيوان بري دو مها حزيران دا لنمسا يعني جريمتك قال لك نخش بو 4 كسين افغاني دستريجي لسر كچك 13 سالي كرن وبشترا او كچا كشتن ويكي كردي مي كردستان سوريجي اونا يعني بوليس را يارمتي كرو ريبرن سروان يعني اف تشتيكو وسا تشيد بند هناك دولتي اوروبي دا ديلن يعني او راي باشا لسر استا سياسي هيك عبد الله لسر استا سياسي تبيش بنياوي اكيد كي ولاتين اوروبيان تو ولاتين اوروبي هبن بحكومتها نيا افغانستان بسركرداتيه طالبان دانستاندني بكن يعني دوا قونا قدم كده قال لك دولتين اوروبي ونا اوروبي جي و دانستاندنا كي بلكي دبن ما سيدا به لدانستاندن هر يعني د هر حالي دا و هبه چجبو يعني خلاص کرنا وان هولاتيان و دولتانا ايد هندر افغانستان دا چجبو پاراستنا بنكهن دبلوماسي هندر پایتخت افغانستان کابل دا يعني قال لك برجواندين و دولتانا هن حتى روجايرو د هندر افغانستان دا هن دوین ورن پاراستن و ابجي دوی تکلی بردوام به ابتکلی هگر نفرمی به ام بجنال اشکره به نل سر ماسه بيجي و دبن ماسه را بردوام به لید پیش روجه دا وقت قال لك دولتان جي هلويس اخواق خوياكر ودس يعني بيشي واندا جي امريكا خوياكر كو بهلويس وانا ج افغانستان بيش روجه وبسكن لسر سياسات وسلوك حكومه افغانيه كوري اگر حكومه بس كيكي عبد الله هناك ولاتان وقت تركيا ايرو راغاند كو او نامين كو طالبان دشينات ديارة پس نواندان وكوتن او وكو نامين اريني نشاندان لأوروبا رنجي هناكي درنكتر به الهريمة تدبيجي وكسن هنا باواكي راس بحكومة طالبان ردانستاندري بكن وكو حكومتك الروا يعني جي وكو ام بيبدا السلطدارية كالروا اوجي وي خراغرن يعني تحكومه دبان روجن بيشين دا بلزجيني يعني هرن بي مساله ويتنا بن وي خل هيفيا هبراغرن وهمي وي خل هيفيا دولتين مزن دولتين زلهز راغرن طيبتي امريكا اجبر به يعني ان هذا بيجن ابنامين باشن ام قبول كن وهر هذا اليه طالبان دا جي ابنامين
يعني هم جدر ورانا هم جي هندري افغانستان رانا جواكا نافقي وجواكا ناف دولتي رانا جبوكو ورن قبول كرن د جواكا ناف دولتي دا منزانن يعني هاگر کو بنبي رنگي به ونامين غيري بيبن يعني دبيكو اعتراف بينا به ودما اعتراف بينا بيجي او برجماندي نواند بالنسبه يعني دسهلات افغانستان وبتر نكهبنا او جي يعني تفجر طالبان بخواد دخوازن دولت جهان جواك انا دولتي جوان راضي به وهر وهات خوازن جواك افغاني جوان راضي به جواك كانبن دسهلات لسر دسهلات بردوام بكن يعني دسهلات تجربه دسهلات جواز تجربه شر جبو دسهلات او مرحله كبو در واسبو بس مرحله دسهلات برای عبد الله پرسمنه داویه يعني طالبان راگاندی کو حتی 11 ایلونی اگر امریکا و نکشج افغانستان و ایریشی وان بکنه تدبیجی اویک سر عرض چه قسم ممکنه اگر وا ببه و امریکا برسفکی بده یا نه از باورتكم حتى وقت تشتكي وقت بلشكرين امريكيان هينا امريكيه لشكري لسر ارض افغانستان نامینه امریکی و چند روزانه يعني دبلوماتي يعني وقت بها ولاتين خاطش ان دبلومات ان دن همي بريخن وبريوان بدن امريكا ادي تشتكي قلوه دار نامینه وهروها يعني سفارت اوان جيت كابول هاتا قرتن و بمني حتى وقتك تفجر طالبان فاثبات بك سلوكك باش ببيكو خالد زلال بو كيكي عبد الله باريزر عبد الله امام تج المانيا مروي قال لك سباس بوداماته دوابدوای کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان هەروەها دەست بە سەرداگرتنی شاری کابوڵ لەلایەن تالیبانەوە زۆرێک لە عێراقیەکان بە هەرێمی کوردستانیشەوە نیگەرانیان لەلا دروست بووە. وەک ڕێباز بەجیت پامنێری دەنگی ئەمریکا لە راپۆرتەکەیدا ئاماژەی پێکردووە سەرچاوەی ئەو نیگەرانیە لەوێەوەیە ئەگەر بێت و هێزەکانی ئەمریکا لە عێراق و هەرێمیش بکشێنەوە ئەوە هەمان چارەنووسی ئەفغانستانیان دەبێت و بە دووریشی نازانن هەمان ئەو سیناریۆیانەی ئەفغانستان لە وڵاتەکەیاندا دووبارە بێتەوە. بزوتنەوەی تالیبان لە ئەفغانستان بەبێ بەرگریەکی ئەوتۆ لەلایەن سوپاوە دەستیان بەسەر وڵاتەکەتە گرت و هاوڵاتیانی هەرێمی کوردستانی نیگەرانن لەوەی چارەنووسێکی هاوشەوەڕ و لە عێراق بکات. دوای 20 ساڵ لە جەنگ و پێکدادان هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان کشانەوە و بەمەش بزوتنەوەی تالیبان شار بە شار وڵاتەکەدا شۆڕ بوونەوە و کابولی پایتەختیان خستەژێر کۆنتڕۆڵیانەوە. ئیدارەیەک لە دوایەکەکانی ئەمریکا چاویان لەسەر کشانەوەیەکی یەکجاری نابەڵکو و کشانەوەیەکی جوزئی هەیە لەم مەرحەلە تایبەتەیە لە شەرقی ئەوسەد پێیان وایە کە بودجەیەکی زۆر و پارەیەکی زۆر بۆ شەرقی ئەوسەد سەرفەکرێت لە بەرامبەر ئەو نەتیجەی کە ئەوان چاوەڕێین بەدەست ناهێنێت. لە کاتێکدا زۆرێک وا شیکاری دەکەن کە ئەمریکا نایەوێت چیدی لە جەنگی بێسوودی بە کۆتانە هاتوودا بەشدار بێت، هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەگەری کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق بە هەڕەشە بۆ سەر ژیانیان دەزانن و پێیان وایە پێشهاتێکی وا ڕێگا خۆش دەکات بۆ سەر هەڵدانەوەی داعش و بەهێزبوونی میلیشیا شیعیەکانی نزیک لە ئێران. ئەو وەختی کە داعش سەری هەڵا بەڕاستی ئەگەر پێشمەرگە قارەمانەکان نەبوونایە و هێزی پێشمەرگە و هێز هاوپەیمانەکان نەبوونایە ڕەنگە ئێمە نەمانتوانیا زۆر بە ئیسراحەت و بەو شێوە بتوانین هاتوچۆ بکەین یان بینیان بڕۆین یان بەردەوامی لەژیان بە شێوەیەکی گشتی بەڵام ڕەنگە گەر ئێساش ینی ترسی ئەوە هەیە بەڵێ دووبارە بێتەوە بۆنا لەو بڕوایم کە هێشتا هێزەکانی عێراق و هێزەکانی کوردستانیش بە تایبەتی پێویستیان بۆ هاوکاریانەی هاوپەیمانانە بێت و کشانەوەیان بەنەوەیەک فەوزایەک دروستەکات کە هێشتا عێراق بە تەواوەتی ئامادە نییە بووی و ئەکرێ عینەن سیناریۆی ئەفغانستان ڕووباتەوە. شارەزایان باز لەوە دەکەن دوای سرفکردنی 10 ملیار دلار لە ئەفغانستاندا حکوومەتی وڵاتەکە نەیتوانیوە سوپایەکی بەهێز دروست بکات و پرسی گەندەڵی پێگەی حکوومەتی لاواز کردبوو. هەر بۆیە گرنگە لە عێراقدا حکوومەتی ناوەندی حکوومەتی هەرێمیش لەژێر ڕۆشنایی هاوکاری هاوپەیماناندا هەوڵ بدەن دامەزراوەکانی دەوڵەت بەهێز بکەن. ئەگەر ئێمە وڵاتێکی موسساتی لە هەموو سێکتەرەکان موسسات دروست نەکەین پەرلەمانێکی بەقووەت وەزارەتێکی پێشمەرگەی بەقووەت وەزارەتێکی ناوخۆی بەقووەت هێزێکی یەکگرتووی نیشتیمانی دروست نەکەین لە منطقێ و ئابوووریەکی نیشتیمانی دروست نەکەین و شەخص و هاونیشتیمانی نەکەین بە هەدەف ئەو بە دڵنیاییەوە داهاتووی هەرێمی کوردستان لە داهاتووی کابل خراپترە بێت.
داهاتوی عراقش لە داهاتوی کابول و ئەفغانستان زۆر خراپترە بێت. لە کاتێکدا لە ئێستا دەشانە نووسەوەکانی داعش لە عێراقدا بە بەردەوامی چالاکی ئەنجام دەدەن و میلیشیا شیعیەکانی نزیک لە ئێرانیش تا دێت ڕکابەرێکی تونتری حکوومەت دەکەن، هاوڵاتیانی عێراق و هەرێمی کوردستان دەترسن لەوەی هاوشێوەی ئەفغانستان هێزەکانی ئەمریکا لە عێراقیش بکشێنەوە و وڵاتەکە بەرەو ناسەقامگیری زیاتر بڕوات. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی. لە شاری دیاربەکر لە باشووری ڕۆژهەڵاتی تورکیا هەروە دێ و ژمارەی توشبووان بە پەتای کۆڕۆنا لە هەڵکشاندایە. پزیشک دەڵێن بەهۆی نەبوونی یان کەمی خزمەتگوزاریەکانەوە توشبووان بەم پەتای کۆڕۆنایە لە هۆڵ و ژوورەکانی فریاکەوتنی خێرادا گیان لەدەست دەدەن. لە ئامادێ هێژمارە پێکەتی نەخۆشینە کۆرۆنای هەردچە زێدە دەبە نەها نەخۆشخانەیان ژینەمایە. دکتۆر هالیسیە لە کایال سەر مەدیا جوواکە ڕاگەاندگو 605 نەخۆش نەخۆشخانەیان هەنە و ji bo ku cînîne gelek nexweşî di dorê de dimirin. Lêl hember vê rewşê rêjeya vaksînê jî negihîştê rêjeya ku parastina civakî çêbe. Heta niha li bajêr û navçeyan 341,000 kes du caran derziya COVID-19 li xwe xistine. Sendikaya Saxlemê ji bo rêjeya vaksînê her wisa baweriya gel ji bo vaksînê zêde bibe dest kampeynan kirin. Xebatkarên tenduristî broşürê ku behsa fêdeyên vaksînê dikin li çaraliyê bajêr belav kirin û ji rûnişvanan xwestin ku vaksîn bibin. نها آمده نخوشی پر نخوشخانه گشتیجه بونه یوم باقونه جیتونه نها سبباوی جی آشی هندک چه کرنه نقل کیمه ام جبو آشی وان بروشور حاضر کرنه هندشتن کو خلتن زانین دنوا گلمه دهنه ابجد بس ادم کو گلمه آشیان بترسه انجی باوریان آشیان نه باوریان کسین کو آشیان دکنه جبو ام و وان فکرین خلات این کو چوتن زانین ام وانا بو هرینن ما کمپانیا ده دست بکرن و کمپانیای ام بلاو کان بلاو دکن جگلی خورم الاصناف اندگرن یعنی ام هیوی دکن کو و آشی زیادتر بن ملتمه بهتر آشیان خبخه جالیه دنوا پلتفرم تکوشنل همبر پاندمیه یا آمده اشتبانی سیدا و ملایان خواستن داکو شیرتان لجماعت خبکه جبوکو واکسینه ببن مال شینه جبو بلابونا ویروس جین سرکنه مالو سیدا لمال شینان شیرتان رگلد کن و دبیجن گوه ندن کسین دل خراب کو ردجی واکسین کرنه پروپاگاندات کن براسی ام گره ام هیکی فراست هم هدن پیشیا ببینم دجیه تعزیه دا با خصوص ایرو ارجیه تعزیه جمرا بکری الحمدلله امتین تعزیات کن لیج بو ام بیجن ابی ماسکه ابیازی تدبیره کیه ام تدبیره خوب ببینم ام چون مال شینا گراین ما بانگوازی خلق کر سیدا هم اولی یعنی باکه گوتی په حدیث آیات آنین زمان گوتن تشته ولی نممکنه گویا خانه دن با تشتا بانگازی ما اوه هر کس بلا آشی خال خبره شباید بو نخواتنه بفکره انسان پیشبر خواهی بفکره به نخواهی ام کم بکی زده نکی اولولات ما نخواه ام نخواهی زده ناف مده داری که آمده راستی ام نگوه داره تشته ولی بن شماره که ماسیه کوردیناسیونا پاندمیه دخوازه کامپین جدا خوبگهین رونشتوانین باشر و همی کسین که درزیج نبونه کانه بکن جبو درزیه خجی جام فارفین دنگ امریکا دیاربکر فاضل شهاب عراقی کی هفته سالیه که به سایه بردوام بونا لسر ورزش هین به تندرستی که باشه او باوی که روزانه ورزش دکه لبسکلیت سوار دبه و سرانسری باجار موسلا کون ددهف او دبیجه موسلا کون دوستین وین بره تینه بیراوی پامنر مال موصل راپورتک لسر فاضل شهاب آماده کریه هرچند پاییزا پیراتی سیمایوی دا پوشیله او خورا دست ناکتن و حتا نوکه باوریه که مازم بخوهیه اف کالمیره تمنویج هفته سالیت پریاله او دست برداری ورزش نبویه و
ڕۆژانە ناوا دیمەنên Mosula kevin da rahênanên werzişî diketin û بۆ ماوەی دەمژمێرەکێ دگەلکردنا وەرزشê ew yadgariyên beriya dehan sala li bîra xwe tînîtin demê ewzaro heta mezin bûyî li evê deverê. Fazil Şehab werzişvanekê dêrîne li Mosulê lê heta nûke ew destberdarî werzişê nebûye û yê berdewam e. Bi goreyî gotina wî ew toşî çi nexweşiyên domdirêj nebûye û xudanê saxlemiyeka gelek baş e. Li evê deverê yadgariyên min hene û gişt xelkê Mosulê bîrhatin li vê deverê hene. Ez rahênanê li vê re dikem ji ber ku nêzîkî rûbariye û devereka şînewara ye û herwesa heval û dostên min piraniya wan li evê deverê mezin bûyne. Ez dê berdewam bim li ser werzişî. Eger berdewam nebim laşê min giran dibîtin, saxlemiya min xerab dibîtin. Ez wekî wan kesa me ku fêrî cigara kêşanî bûyn û nikarin bihêlin. Wesa ez jî nikarim ji werzişî dûr bikevim. Rojane di nêvera 15 kilometre heta 30 kilometre qardanê dikim. Mam Şehab demê rahênanên xwe bi dawî tînîtin ew swarî payskila xwe dibîtin û çendîn kîlometran bi payskilê digeryetin û dîv da qesta mala xwe diketin. Ez karên xwe bi payskilî dikim. Her çi karek min hebitin ekser swarî payskilê xwe dibim û karê xwe encam didem. Hindek caran geriyana bi payskilî dikem di nav Mosula kevin de û li taxê Zuhur û her wesa li dervey bajarê jî. Demê em digel Mam Şehabî çûyne mala wî wênên salên şêsta û hefteyan yên çerxê borî pîşanî medan. Li ser astê Iraqê gelek caran xelatên baş bi destxweînayne. Berê werziş gelek baştir bû ji ber ku alîkarî hebû û êmnahiya berqerar bû. Ewî demî internet û televizyon nebûn. Lewma genca qesta werzişî dikir. Lê noka piştî internet û mobayl ketîne destê xelkê, genç ji werzişî dûr ketine. Nebtinê li Mosula kevin li tevaya Iraqê nimonên wekû evî kalemêrî kêm têne dîtin. Rojane werzişê bikin û swarî payskilê bibin. Lewma ew kesên temenê Mam Şehabî piraniya wan toşî nexweşiyên domdirêj bûyne ji ber ku dîr ketîne ji werzişê. Kawa Umer Dengê Emerîka, Mosul. Bînerin hêja Kurd Connection îro li vir bi dawî hat em bihêvîne tiştê me pêşkêşkirî bi dilê we bin ta roca înê û Kurd Connectioneke nû Silavên Heyder Kerîm û Ferhat Felahî li kontrolê û li vir li stûdyo hevkarê min Belên Salih û min Salih Demîcer ji bo we her şad û bextewar bin. Her li xweşiya cihatan bêڵîn.